بەڕێزان سەرنجتا ڕادەکێشن کە دوای کەمێکی دیکە سەبارەت بە پاراستنی ژینگە بە تایبەت لەم چەند ڕۆژەی جەژندا کە گەشتیارێکی یەکجار زۆر ڕویان لە ناوچەکانی هەرێمی کوردستان کردووە بە بۆنەی بەسەربردنی جەژن و هەروەها ئەو پشوانەی کە خۆیان هەیەە لە ناوچەکانی خۆیان هەروەکو لە راپۆرتی پامنێرانماندا دەردەکەوت بەهۆی ئەوەی کە لە ناوچەکانی خۆیان پلەی گەرما یەکجار بەرزە هاتوونەتە ناوچەکانی هەرێمی کوردستان لێرە شوێنی گەشت و گوزاری زۆرە هەروە ڕێژەی هاتنی گەشتیاران بەرز بۆ بە تایبەتی لەم ساڵدا وەکوی کە گەشت و گوزاری هەرێمی کوردستان باسی لەو دەکات زیاتر لە 200,000 گەشتیار هاتوونەتە هەرێمی کوردستان و بە سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان دهۆک سلێمانی هەولێر وە لە ناوچە گەشت و گوزاریەکانی ئەو ناوچانەدا ماونەتەوە و کاتەکانی خۆیان لەوێ بەسەر بردو هەر سەبارەت بەمە گفتوگۆ لەگەڵ بەڕێز ئازاد نووری بەڕێوەبەری کاروباری هونەری لە دەستەی پاراستن و چاککردنی ژینگە قسە دەکەین بەڕێزانە نێوستۆدوی ناوەند لای ئێمە میوانە کاگازات بەخێر بیت ئەم چەند ڕۆژەی جەژن گەشتیارێکی زۆر ڕویان لە هەرێمی کوردستان کردووە جگەل لە گەشتیار هاوڵاتیانی خۆمان کە بەهۆی جەژنەوە قوربانیان کردووە ئایا ئاستی پاراستنی ژینگە ڕەوشی ژینگە لەم چەند ڕۆژەدا چۆن بووە؟ ئەگەر مە تەماشای بکەین وەکو دەستەی پاراست چاکنی ژینگی حکوومەتی هەرێمی کوردستان دەستەی ژینگە سەرەتا دەستەیەکە دەستێکی چاودێری و هەروەها دەستەیەکی هۆشیارکردنەوەی هۆشیاریە بەسراحەت دەما دەزانین کە ڕۆژان بە تایبەتی لە جەژنەکاندا گەشتیارێکی زۆر سەردانی هەرێمی کوردستان دەکات بەڵام پێویستە لە دەواازەکان کە دێنە هەرێمی کوردستان پێویستە ئامۆژگاریان بکرێ و هۆشیاریان پێ بدرێت سەبارەت بە پیسکردنی ژینگە و سەبارەت بە داربڕین و سووتان ئاگرکەوتنەوە بەنسبەت گەشتیاران سەرەتا دەمەوێت سەبارەت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان تا چەند پابند بوونە بە پاراستنی ژینگەوە یان مەبەستەکەم ڕێک ئەوەیە کاتێک کە قوربانی دەکەن ئایا هیچ هەبووە کە دوور لە ڕێنمایە تەندروستیەکان وەکوی کە حکوومەت لانەی پەیوەندیار ئاگداری کردنەوە کە نابێت قوربانی بکەن بۆ هۆی تای خوێن بەربوونەوە پاشماوەکانی قوربانیان لەولا فرێدراون ژینگە پارێزراوە جگەل لە پاشماوی قوربانی پاشماوی دیکە لەم چوار ڕۆژەی جەژندا چۆن بووە؟ ئەمە گە تەماشای بکەن باسی پاشماوەکانی پاشماوانە بکەین بەڕاستی هۆشیاری دایتە هاوڵاتیان کە بچنە سەربەرخانەکان بە شێوەیەکی زانستی و دوور لە بڵاوکردنەوەی نەخۆشیەکان لە سەربەرخانەکان سەر بڕێ و هەروە ڕێکارەکان هەم گیرا بۆ بەر هەروە تەوحێش زیاتر هۆشیارکردنەوەی خەڵک لەو بابەتە ئاگدار بوونە خەڵک بەڵام خەڵکانێکی کەم تقریبا دەتوانین بڵێن بە نسبەیەکی زۆر کەم کردویانە ئەوانش ئەگەر تەماشا بکەین بە چاوی خۆمان لە فەیسبوک شتەکان دەبینین کامیراکان دەبینین لەسەر شەقامە گشتەکان دەبینین ئەو زبڵانە ئەو پاشماوانیان کە فرەدایە بەڕاستی ئەمەش خۆی لە خۆیدا بارێکی بۆنێکی ناخۆش لە مەنتیقەی دروست دەکات و هەروەها گرفتێکیش لە بۆ ژینگە پارێزان کۆکردنەوەی ئەو پاشماوانە و فرەدانیان بربەستێک دروست دەکات هەروە خۆمان دەزانین کە هەموو پاشماوەی دەبێتەوە سەرچاوی هۆکاری نەخۆشی جگە لە ناخۆشی پەتای خوێنبەربوون و چەندین نەخۆشیەکە بەڵاو دەکاتەوە بەهۆی گواستنەوەی لە پێشکە و ئەو مێشور و مەشگەزانە ئاستی هۆشیاری خەڵکانێک هەن کە تا ئێستا بیانەوێت پاشماوەکانیان لەسەر شەقامەکان فڕێ بدەن لەناو جەرگەی شاری هەولێر یان لەنێو بازاڕ و شوێنەکان بەڵێ ئەمە تەماشا بکەین هەندێک خەڵکمان هەیە کەسی ژیر و زانە و سالارە بەڕاستی دەتوانین بڵێن ئەمانە دەتوانین بڵێن ئەگەر تەماشا بکەین یاسا و سزادان لە بۆوانە دانراوە کەوا لاسارن بەسراحەت بڵێم ئەو کاتسانی کە لاسارن پێویستە سزا بدرێت لاسارەکان سزادران ئەوانەی کەوایان والله دەبی سزا بدرێن ڕەگەر بدرێنێتە دادگە بەڕاستی دەبی سزا بدرێن چکەوانە پێشێرکردنی یاسایان کردی بەسراحەت پێ دەڵێم ئەو یاسانەی کە دەرچووە پێشێرکردنی یاسایە خاستن پێشێرکردنی بڕیارەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە سەبارەت لەو ڕۆژەدا کە نەخۆشی پەتای خوێنبەربوون بەڵا بووتەوە دەبین چەند کەس پیمردیە بەڕاستی ئەمەش خۆیدا کابرا دەوانەی خێرێک بکە بەڵام لەوانەیە لە کاتی خێرەکەشدا خەدا خێرەکەی بە تەواوی لێ نەنووسێت چونکە بەڕاستی نەخۆشیەکە بەڵاو دەکاتەوە باشە سەبارەت بە هاتنی گەشتیاران ژمارەی زۆر گەشتیار ڕووی لە ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان کردووە گەشتیاران چۆن توانیویانە یاخود ئاستی پاراستنی ژینگە لە شوێنە گەشتیاریەکان چۆن بووە گەشتیاران پاک و خاوێنی ناوچەکانیان ڕاگرتووە ئەوە ئەگەر تەماشای بکەین وەکو دەستەی پاراست چاکنی ژینگە لێمە وەکو دەستەی پاراستن پێمان باشە گرنگی بە ئابووری هەمەچەشنی سەوز بدرێ بەسراحەت لە هەرێمی کوردستان یەک لەوانە ئەوەی کە باز دەکەین هاتنی گەشتیارە بۆ هەرێمی کوردستان بەس لەسەر حسابی پیسبوونی ژینگە نەبێت لەسەر حسابی مەقسەدمان چێ دەبینین ڕووبارەکان بە پلاستیکێکی زۆر یان پاشماوە پلاستیکیەکان یەکجار زۆر فرەدێن ئەو مادە پلاستیکیانەش خاصەتەن کاریگەری زۆر دەمێنێت و لە ژینگە معنی لەوانەیە تەفاعل نەکات کاریگەریەکە یەکجار زۆر دەبێت
ئێمە ئەگەر تەماشای بکەین خۆشبەختانە ئەگەر بەراورد بکەین بە ساڵانی پێشووتر دەبینین شوێنە گەشتیاریەکانمان زۆر هۆشیارترن بۆ نمونە فەنادقەکان و هۆتێلەکان و خاستن دەستەی گشت باشە شوێنانەی دەرەوە ڕووبار و ناوچەکان ئەمساڵ باش نەپارێزران پیسکران ئەگەر تەماشای بکەین ئەم ساڵەکە باشتر بە ساڵانی بەراورد بکە بە ساڵانی پێشووتر هۆشیاریەکان زیاتر بووە هەروەها دەتوانین بڵین گەشتیارەکان وای چەند ڕێژیان زیاتر بوو بەڕاستی خۆی لە خۆی داما وەکو دەستەی پاراس و چاکری ژینگە پێمان باشە گرنگی بۆم بابەتە بڵێت بەس دەستە حسابی پیسبوونی ژینگە نەبێت بەڕێز ئازاد نووری بەڕێوەبەری کاروباری هونەری لە دەستەی پاراستن و چاکردنی ژینگە زۆر سپاس بۆ تۆ ماندوومان کردیت.